هەی پرسیاری ژمارە 12 Lisa köper en kjol för 398 kronor. Lisa دوشتی دەکڕی یەکەمیان بە چەندە 398 kron och en tröja för 349 kron. Hon betalar med 1000 kronor. Hur mycket pengar får Lisa tillbaka? Lisa دوشتی دەکڕی یەکەچیان بە 398 یەکەچیان بە 349 و 1000 کرۆنیشی لەکنە ئایا چەند کرۆنی لۆ دەمینێتەوە؟ 1000 ئەوجا 98ەکەی لێکەم کەمەوە. ئەگەر نەزانم ئەوها ئەگەر بەبیرم نەما کو بۆ وێنە سفر کەمکردنەوەتە مینوس سوبتراهێرە ئەو مینوسە ئەگەر لە بیرم چوو بوو کو کەمکردنەوە دەکرێ دەتوانم هەر بە خۆم داینم کە ئەو 398 کرۆنە بۆ وێنە 400 کرۆنە ئاسانی کەم 1000 کرۆنیشی لەکنە لیسە 400 کرۆنی لێ بڕوە بێگومان دەمینێتەوە 600 کرۆن بەڵام چونکە 400 کرۆنیە 398 واتە لە 400 کرۆنی تەنیا 2 کرۆنی کەمترە واتە 2 کرۆنیشی زیاد لۆ دەمینێتەوە لێرە دەبیتە 602 کرۆنی لۆ دەمینێتەوە دەتوانم بەو جۆرەی بکەم بەڵام ئەگەر بزانم بۆ وێنە بە باشی لێک دەرکردنەکەی بکەم ئەوها دەکەم ئێستا ڕوونی دەکەمەوە بەڵام ئەگەر نەزانم دەتوانم ئەوهاش بنووس ئەوهاش ڕاستە ئێستا کووە چ دەرێن لە لای ڕاست دەست پێ دەکەین 0 کەم 8 0 لێ بڕوا نابی دەبی بچم ئەمن لۆنەی بکەم لە کاتی لۆنەکردن ئەگەر ئەوانی تەنیشتیشی 0 بوون ئەوها کەواتە ئەو سفرانەی ناوەندێ هەمویان بێجگە لە سفری ئێرە لە دەستە ڕاست سفری دەستە ڕاست دەبیتە دا دەبی ئەوەی بزانم سفرەکانی دی هەموو دەبنە 9 ئەو سفرە دەبیتە 9 سفرەکەی دیش هەر دەبیتە 9 یەکەکەی ئێرەش نامینێ دەبیتە 0 کەواتە هەمیشە ئەگەر 1000 بوو یان 100 بوو ئەو های لێ بکە یەکەم سفری ئێرە لە لای دەستە ڕاست بکەدا سفرەکەی ناوەندێ هەمویان چەند بوون هەمویان دەبنە 9 یەکەکەش دەبیتە 0 ئەو های لێ دێکاتە ئەوها دەنووسی ئەوجە ئێستا وەکو ئەوەی وایە چی دیکە تەمەشای ئێرە نەکەم هیچم نەبی تەنیا تەمەشای ئێرەکەم ئەوەی لەگەڵەوەی ئەوە لەگەڵەوەی ئەوە لەگەڵەوەی ئەوەش هیچ سفرە کاتە ئێستا ئەو دەیە ئەو هەشتەی لێ دەردەکەم دا هەشتی لێ بڕوە دەکاتە 2 نۆی لێ بڕوە یەکسانە بە دەبی بە 0 هیچ نامینێتەوە 9 سێی لێ بڕوە 6 دەمینێتەوە کاتە ڕاستم کردبوو یەکەم جار 602 لێرەش هەر 602 بوو بە هەردووک جۆر بە کامەی دەکەی هەر گرنگ ئەوەیە ڕاست دەربچی ئەوجا ئێستا ئەو 398 ڕۆیشت بەڵام لیسەش تەشکەش دەکڕی بێجگە لە 398ەکەی 349 خەرج دەکا کەواتە لەو پارەی کەمایتەوە لێرە ئەو جارەی لەو 602 ئەمن 349شی دەبی لێکەم کەمەوە هەتا بزانم چەند دەمێنێتەوە کاتە 602 هەیە 349 لێکەم دەکەمەوە ئەگەر هەستم کرد زەحمەتە چ دەکەم ئەو 349 وەکو ئەوی وایە دەیکەمە ئەگەر 350 بە ئەگەر 350 بە ئەگەر ئەوەش 600 بە چەند دەماوە ئەو هەر لۆ خۆم 600 لێرە 350 لێرە ئایا چەند دەماوە ئەگەر یەکێک 600 کرۆنی هەبوو 300 کرۆنی لێ بڕوە 300 دەمێنێتەوە ئەگەر 350 لێ بڕوە 250 دەمێنێتەوە
بەڵام لێرە 250 بەڵام لێرە چکە 349ە کەواتە 251 دەمینێتەوە بەڵام لێرە چونکە 602ە کەواتە دوی دیکەش زیاد دەبی 253 کڕۆن دەمینێتەوە بەڵام ئەگەر بەو جۆرەش دەبی بەڵام با لێرە ئەمن بە جۆری وەکو مامۆستا دەی هەوێ ئەوها چاچی بکەم چ دەکەم دەینم خانەی یەکان دوو نۆی لێکەم کەمەوە نابی دەبی بچم قەرتکەم لۆنەی بکەم هەمیشە ئەگەر سفر بوو سفرەکە لۆنەی لێ ناکرێ هەمیشە دەبیتە سفرەکانی ناوەندێ وەکو سفرەکەی ئێرە دەبیتە 9 کەواتە یەکسەر ئێرە دەبیتە 9 ئەو دووە دەبیتە 12 ئەو شەش یەکەم دەبیتەوە دەبیتە 5 وەکو ئەوەی وایە تەواو ئەوانە بسڕمەوە هیچ نەما تەنیا تەمەشای ئەوانە دەکەم لەگەڵ یەک لێچیان دەردەکەم 12 نۆی لێ بڕوە یەکسانە بە 3 9 ئەو چارەی لێ بڕوە چارەکەی ئێرە یەکسانە بە 5 ئەو 5ەش 3 لێ بڕوە یەکسانە بە 2 لێرە 5 بوو لێرەش 2 کەواتە بە هەردوو لای هەر 253 کڕۆن مایەوە دەبی ئەوها بیرکردنەوەکانت لەسەر کاغەزی دانەی مامۆستایەکەت دەبی ببینی کو بیرت کردەوە چت کرد هەزارەکەت لە چێدانا 398ەکەت کو لێ دەرکرد هەتا ئەگەر بە لێدەرکردنی ئەو جۆرەش لێدەرکردنەکەی نەکەی هەر بەو جۆرەش بکەی گرنگ وەڵامەکەت ڕاست بی کەواتە ئەو جە دەنووسم لێرە لیسا 253 کڕۆنی لۆمایەوە چونکە 1000 کڕۆنی لەکن بوو 349 خەرج کرد 398 خەرج کرد دوو جار دوو شتی کڕی کاتە بەو جۆرەی ئەو پرسیارانە چادەکەین کە باسی کڕین و باسی پارە و چەندی لۆمایەوە چەندی تیلباکە و لۆمایەوە هەمان شتە تیلباکەش هەر چەندی لۆ گەڕایەوە ئێستا پرسیارەکەی دی کو چادەکەم ئەنا گۆرپۆ یمناستیک ئەنا دەچیتە یمناستیک شووگێ گۆنگەر 20 جار دەچی لە تەرمینەچی لە تەرمینەچی 20 جار دەچیتن ئۆکفۆربیتاڵە 2400 کڕۆن 20 جار 2400 کڕۆنی پارەدایە ئایا هورمیکێ کۆستار پەر گۆنگ واتە بە یەک جاری چەند پارەی دەدا ئەم دیسان دەبیبینم هەر نەبی هیچ نەبی ئەمن دەبی پارەکان بنووسمەوە جارەکان بنووسم لە پێش چاوی خۆم ئەوها 20 جار چووە بە هەمووی 2400 پارەدایە ئایا یەک جار چەندە هەمیشەوە چی باشسی یەک جارە یەک جاریان لە من دەوێ ئەمن دەبی دێلەی بکەم دیڤیدێرەی بکەم دەبی تەقسیمی بکەم دەبی دابەشی بکەم ئەوە دابەشە ئەوها ئەو هێڵە معنای دابەش واتە دابەش 20ەکە هەمیشە لە خوارێ دەنووسرێ ئەو جە کو دابەشەکەی دەکەم دەینم ئەو سفرەی لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی ئەو جە ئێستا چماوە 240 دابەشی دوی دەکەم ئەو جە چەپ 2 دابەش 2 یەکسانە بە 1 2 لۆ 2 کەس ئەو جە 4 دابەش 2 دیسان یەکسانە بە 2 ئەو جە ئەو سفرە دابەش ئەو دووەی هەر دەکا سفر کەواتە هەر جارەی 120 کڕۆنە ئەگەر بمەوێ ساغکەمەوە ئەوها دەکەم 120 دیسان 120 هەتا 20 جاری هەتا 20 جاری 120 کە کۆی دەکەمەوە لە کۆتاییەکەی دەکاتە 2400 یان ئەگەرە تو 120 بینی جارانی 20 بکەی دەزانی دەکاتە 2400 کاتە دەبی لە کاتی پرسیارەکان ژمارەکان بنووسیەوە بیرکردنەوەکان بنووسیەوە
دابەشیکەی بزانە لێک دەرکەی بزانێ ئایا ڕاستت کردیە لێرە چ بنووسی دەبی بنووسین کڕۆن لە تەنیشتی ئەوها ئێستا پرسیارەکەی پاشی ئەوی چییە؟ چاردا پرسیاری چاردا چار پەشوونەر چار کەس ska gå på en fotbollsmatch دەچن سەیری یاری تۆپانێ دەکەن بلیەتەکانیشیان کۆستار چەندی تێدەچی 175 کرۆنۆر پەر ستیک دەبی زۆر باش بخینەوە پەر ستیک واتە هەر یەک بلیەت هەر یەک کەسەی دەبی 175 کرۆنی بدا لۆ بلیەتەکەی پەر ستیک ئەو مانایە هەیە ئەوجە پرسیارت لێ دەکەن hur mycket kostar biljetterna tillsammans بەیەکەوە هەموو بلیەتەکان چەندیان پارە تێدەچی ئەوانیش چار کەسن ئەتو دەینی ئەوها 175 لێرە دەنووسی 175 لۆ ئەویت کە دەنووسی 175 لۆ سێیەم کەس دەنووسی 175 دیکەش چونکە چار کەسن ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار هەر چاریان چەند پارەی تێدەچی یان دەینی هەموو ئەو 175 جەمع دەکەیەوە کۆ دەکەیەوە پلوس دەکەی ئەدێرەی دەکەی ئەوها 175 چیت کەش دوو لەلایەکەی دیکەش 175 ئەگەر نەزانی بە یەک جار نەزانم دوو چاچیان دەکەم ئەو جا ئێستا کۆیان دەکەمەوە ئەو پێنجەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو پێنجەی دەبیتە دا سفر لێرە یەک لێرە هەفت و هەفت چاردە لەگەڵ یەکی 15 پێنج لێرە یەک لێرە یەک و یەک دەکا سێ ئەویت کەش هەر دەبی بکاتە 350 ئەو جە ئێستا هەردوو 350یەکان کۆ دەکەمەوە 350یەکەی دیکەش لێرە کۆیان دەکەمەوە ئەوها 0 و 0 هەر 0 5 و 5 دا 0 یەک لێرە 3 و 3 6 یەکیش هەفت واتە بە هەر چاریان کردیە 700 کرۆن ئەگەر نا بە خۆت بە دەستی لێکدەوە 100 کرۆن لێرە 100 کرۆن لێرە 100 کرۆن لێرە 100 کرۆن لێرە ئەوە 400 کرۆنی دەنووسی ئەوها 400 کرۆن حازرا دوایە هەفتا لێرە هەفتا لێرە هەفتا لێرە هەفتا لێرە چار هەفتایی دەکا دەبی بزانی چار جاران هەفت لە خشتەی لێکدان دەکا 28 چونکە ئەوە هەفتایە کە 28ەکەت نووسی سفرەتشی لە تەنیشدا دەنێ ئەو جە دەینە لای پێنجەکان کۆ دەکەینەوە چار پێنجمان هەیە لە خشتەی لێکدان چار جاران پێنج دەکا 20 ئەویش کۆ دەکەینەوە لێرە ئەوها 400 و 280 لەگەر 20 0 0 8 و 2 دا 0 لێرە یەک لێرە 2 4 6 یەکیش هەفت دیسان کردی 700 ئەوە ڕێگەی دووەمە ڕێگەی سێم چیە 175 دەینی یەکسەر لێکی دەدەی زەڕبی دەکەی جارانی دەکەی گۆنگەری دەکەی مولتیپلیکەشۆنی دەکەی لەگەر چاری دەری 4 جاران 5 20 0 2 4 جاران 7 28 لەگەر ئەو دوای 30 0 لێرە 3 لێرە 4 جاران 1 4 لەگەر ئەو 3 7 ئەو ڕێیە ئاسانترین ڕێگەیە بەڵام ئەگەر لە بیرم چوو ڕێگەکانی دیش هەیە کاتە بزانە چەند ڕێگە هەیە لۆ چاکردنی ئەو پرسیارانە ئێستا دەینە لای پرسیارە چی دیکە پرسیاری 15 ئادەم شۆپەرفێم ڕووسور ئادەم 5 گوڵی دەکڕی ئۆک بیتاڵەر 75 کرۆنۆر واتە لۆ هەر پێنجی چونکە نەنووسرایە پرشتیک چونکە نەنووسرایە لۆ یەک گوڵی واتە 75 کرۆن 5 گوڵی دەکڕی لە هەمان کات کالا 8 گوڵی دەکڕی لە هەمان جۆر ئەدی کاڵە چەند پارەی دەدا ئایا ئەو 8 گوڵە بە چەندیە ئەگەر 5 گوڵ بە 75 بوو ئەدی 8 بە چەندیە ئەمن لێرە
پێویستە بزانم یەک گوڵ بە چەندیە. ئەگەر زانیم یەک گوڵ بە چەندێ دەشزانم 8 گوڵ بە چەندیە. کاتە ئەمن 75 دەینم دابەشی 5 دەکەم هەتا بزانم یەک دانە گوڵ بە چەندیە. ئێستاکە ئەمن چ دەکەم لە خۆم وێنەچی دروست دەکەم ئەوە گوڵی یەکەم، ئەوە گوڵی دووەم، ئەوە گوڵی سێم، ئەوە گوڵی چارم، ئەوەش گوڵی ئەو 5 گوڵی کڕیا. 1 2 3 4 5 گوڵی ئەوها وێنەکەی دروست دەکەم. بێ 75 دەینم دابەشی 5 دەکەم دەردەچیت بە چەندیە یەک گوڵ. 7 دابەش 5 1 لە هەفتەکەی ماوە 2 ڕێست ماوە. دووەکە لەگەر ئەو 5 دەبیتە 25. 25 دابەش 5 دەکا 5 کاتە هەر یەک گوڵ بە هەر یەک گوڵی بە 15 کڕۆنیە. ئێستا زانیمان یەک گوڵ بە 15 کڕۆنی. ئەو ئێستا دەچین وەڵامی پرسیارەکەی دەدەینەوە کالا دەیەوێ 8 گوڵی بکڕی ئایا چەندی پارە دەدا؟ ئەمیش دەزانم یەک گوڵ بە 15 کڕۆنیە. 8 بە چەندیە؟ چاچی دەکەم زەڕبی دەکەم 15 دەینم زەڕبی دەکەم لەگەڵ 8. 5 جاران 8 40 سفر لێرە 4 لێرە 8 جاران 1 ئەو 8 لەگەڵ ئەو چارەی کۆی دەکەمەوە دەبیتە 12 کاتە بە 120 کڕۆنیە. کال لە 120 کڕۆنی دەدا لۆ 8 گوڵی. پرسیاری 16 سەمیر 250 کڕۆنی هەیە. هاویل شۆپە فیرە شیلۆگرام شۆتفێش. دەوێت 4 کیلۆ شۆتفێشی بکڕی. هەر کیلۆیەکیش بە 62 کڕۆنیە. لۆ 1 کیلۆ بە 62 کڕۆنیە نووسرایە فۆرئێت شیلۆ. لێم دەپرسن ئایا پارەکەی بەش دەکا؟ ڕێککەر پێنگەنە؟ ئەمیش دەبی بزانم 4 کیلۆ دەکات چەند؟ ئەگەر کردیە لە 250 کەمتر ئەوە بەشی دەکا. ئەگەر زۆرتر بوو ئەو بەشی ناکە. کاتە 4 کیلۆ هەر کیلۆی بە 62 4 62 دەبی ئەمن بینم ئەوها یان 4 جار 62 کۆ بکەمەوە یان جارانی بکەم. کەیفی خۆمە کۆی دەکەمەوە ئەگەر جەمعی دەکەم ئەگەر نەزانم زەڕ بیکەم. 2 2 2 2 4 2 دەکا 8 6 و 6 12 دیکەش 12 دەکا 24 248 بەخۆشی 250 هەیە کاتە دەڵێم یا پێنگەنە ڕێککار دێڕێککەر. ئەگەر نا 62 دەینم لێچ دەدەم لەگەڵ 4 هەمان شتا 2 جاران 4 8 6 جاران 4 لە خشتەی لێکدان دەکا 24 یەکسەر ئاسانترە یەکسەر دەزانم پارەکەی بەش دەکا. 2 کڕۆنیشی لۆ دەمینێتەوە بەڵام نەیانگۆتیە تەنیا ئەو هالۆ مامۆستایەکەی ڕوون دەکەمەوە کە ئەمن تێگەیشتم ئەو پرسیارەی کوچا بکەم. دا پرسیاری 17 کارینە شۆپەر 5 مەتر تیک 5 مەتر قوماشی دەکڕی کارینە 5 مەتری دەکڕی. بیتالەر تووسن لاپ دیسان 1000 کڕۆنی لەکنە پارەکەی دەدا. هون فۆر 325 کڕۆنۆر تیباکە کە پارەکەی دەدا ئەو تووسن کڕۆنە چەندی لۆ دەگەڕێتەوە 325 لۆ دەگەڕێتەوە. ئەوجە ئێستا لێمان دەپرسن ئایا قماشەکە بە چەندی بووە مەترەی بە چەندی بووە. تۆزێک زەحمەتە ئەو پرسیارە بەڵام هەر هیچ نەبی بە ئەمن بزانم ئەو 5 مەترە بە هەمووی کردیە چەند پارە. 1000 کڕۆنی دا 325 شیلۆ گەڕاوە ئایا قماشەکە بای چەندی بووە؟ بۆ وێنە ئەگەر 300 لۆ گەڕاباوە تەنیا 300 قماشەکەەوە واتە بای 700 بووە نیە چونکە 1000 کڕۆنی لەکن بوو 300 شیان داوە دەستی دیارە قماشەکە بای 700 بووە بەڵام تۆزێک زیاتریان داوە دەستی 25 شی لەگەڵا کەواتە قماشەکە بای 700 نەبووە لە 725 کەمتر واتە 675 هەمووی 5 مەترەکە هەمووی 675 بووە کەواتە ئەمن یەکەم جار ئەوها دەکەم هەزارەکەی دەینم هەرچەندە زۆر زەحمەتە هەزاری بینم پارەکەی لێکەم کەمەوە ئەوها هەزاری دەینم
325 لێکم دەکەمەوە بزانم چەندی لۆ دەمینێتەوە. مینوسی دەکەم، سوبتراهێرەی پێدەرێن، سوبتراکشن. ئەو جەوچی گۆتم یەکەم سفری دەکەیە دە سفرەکانی دیکە هەموو دەبنە نۆ، ئێرش نامینێ دەبیتە سفر، ئەو جە ئێرە ڕەش دەکەیەوە کە ئەنەوە هیچ نەماوە، ئەو جە ئیش دەکەی، بەڵام پێویست ناکە ڕەشکەینەوە بە هەر لەوێبی تەنیا تەمەشای ناکەی. دا پێنجی لێ بڕوە ئێرە ئەو دەیە، ئەو پێنجەی لێ کەمکەمەوە دەمینێ 5 لێرە دەنووسم، ئەو نۆیە ئەو دوای لێ کەمکەمەوە دەکاتە 7 لێرە دەنووسم، ئەو نۆیە ئەو سێی لێ کەمکەمەوە دەکاتە 6، ئەو سفرەش هیچ نەماوە لێرە هیچ نانووسم. وچی گۆتم 675 کڕۆن، هەموو 5 مەترەکە بای 675 بووە، بەڵام ئەوان دەیانەوێ بزانن 1 مەتر بە چەندە، کاتە ئەو 675 دەینی تەقسیم و دابەش و دیڤیدێرەی دەکەی لەگەڵ 5 بزانین 1 مەتر بە چەندە. 1 مەتر لە 100 کڕۆنیش زیاترە دیارە. یەکێکە دەینم ئێرە ئەوە جاری یەکەم جاری ئەو 6 دابەشی 5 دەکەم، 6 دابەش 5، 6 تەقسیم 5، 6 تەقسیم 5 دەکا 1. نەک لێ دەرکردن تەقسیم دابەش فەرقی هەیە، جودایە. لە 6ەکەی ماوە یەکەکە لە تەنشت ئەو هەفتەی دادەنرێ دەبیتە 7 دابەش 5 سێ ببورن چونکە 3 جاران 5 15 لە 7ەکەی دەمینێتەوە 2 لەگەر ئەو 5 دەبیتە 25 دابەش 5 یەکسانە بە 5 لە خشتەی لێکدان، کەواتە 1 مەتری بە 135 کڕۆنی بووە. ئەوجە 5 مەتری کڕیە کردیتێ 675 1000 کڕۆنی دایە، 325 کڕۆنی لۆ گەڕایتەوە. کاتە چی خۆش.